سڵاوتان لێبێت وەک ئەوەی هەموو هەفتەیەک بە چەند بڕگەیەکی هونەری و ڕۆشنبیری دێینەوە بەردیتان لەو ئەڵقەیەشدا کۆمەڵێک بڕگەی هونەری و کولتوریمان بۆ ئامادەکردوون بەڵام پێش بڕگەکان با بزانین ئەم هەفتەیە چی چالاکیەک ڕووی داوە چ کتێبێکی نوێ بڵاو کراوەتەوە. لە شاری هەولێر و لە مەراسیمێکدا ڕۆمانی پیاوێک لە حەمامی جووەکان بڵاوکرایەوە و نووسەری کتێبەکە کە ئاڵا هۆشیارە کتێبەکەی بۆ ئامادەبووان ئیمزا کرد. ئەو ڕۆمانە بە ستایلێکی بیۆگرافی نووسراوە لەسەر ئەساسی ستایلی ڕیالیزمی جادووی نووسراوە، کۆمەڵە چیرۆکی سیر و سەمەرە لە خۆیەگرێت. چیرۆکەکان هەموو چیرۆکەکان لە لێواری مردنە ئەڕۆن، چیرۆکێکە ئەو چیرۆکانەی کە لە ئەوروپا و هەروەها لە کوردستان و هەندێک وەکو چۆنەڵی پازڵێک هەموو چیرۆکانە بن بە پازڵ تا لە کۆتاییە کارکترێک دروستەکات کە ئەو کارکترە لە کۆتایی ڕۆمانەکە کە هەرە توانی پێ بڵێم کۆتایی ڕۆمانەکە پێشەکی ڕۆمانەکەیە ئەو کەسە ئەمرێت و تاوەڕاوە. پیاوێک لە حەمامی جوولەکەکان ئەو بەرهەمەیە کە من دوای خوێندنەوەی بۆ یەکەم جار لە کتێبخانەی کوردیە وەک کتێبێکی کوردی گەیشتم بەوەی کە نووسەر 100% توانیوێتی ئەوە بڵێت کە باوەڕی پێەتی کە ئەمە بۆ منی خوێنەر زۆر گرنگە چونکە کاتێک کە ئەو شتە ئەڵیت کە باوەڕە پێەتی هەمانە و خەڵکانە لە دەوری خۆت کۆکەیتەوە کە باوەڕیان بۆ هەیە تۆ باوەڕە پێەتی. لە شاری دهۆک پێشانگەیەکی شێوەکاری بۆ شێوەکار سیروان شاکر کرایەوە. لە پێشانگەکەدا کۆمەڵێ تابلۆی نوێی شێوەکار پیشاندرا کە بە ستایلێکی جیاواز لە ستایلی کارکردنی پێشووی ئەنجامی داوە. تقريبا بيشانجه يعني 22 لوحة ما يتعرض كلمة دو كافون طيبات أبد أم بحث كان أبد سيكلو بينتينج يعني بجدوري بيكر ورسم بيكبا أو يعني بيجين دونون وان جالك وقت بدفيت حتى تو ترتيب كي أو كافالكو سرشول كي يعني وقتك دريش بيدفيت جبر حتى هش كتبن وعندك مودام سردوتني او مودا جدو موطاي راح كان عنده موطاي درس كان بو كوري هنري فام بينين وقت بلكو وقتي كوري هنري ام شول كاين كوري هنري لازم ام تروجا كده حتى دروجا ام دموعي تينين وعندك جوراجي دمجميرا احتمال دو دمجميرا سي دمجميرا ام كوري او ام زوني كان جيبا كي ام بيجين قناغ هنري دا وقت طيبات ام شول كاين ام زوني ام كان دست بيت كاين بس دیمایی که اینا نوه تو نزانی او بریارد مینی سرهست تا و گل وقتی بجن بجدارید گل مشاعر تا و عقل تا حتی تو کاره که دیمایی که خلاص کرد.
کتێبێک دەربارەی سەربوردەی کەسایەتی شاری هەڵەبجە حاجی میرزا تۆفیق بڵاوکرایەوە کە لەلایەن کۆچەر ئەنوەرەوە نووسراوە. هەڵەبجە بەداخەوە لا نەکراوەتەوە لە ژیانی کەسایەتەکانی و من یەکەم کەس بە کەسایەتێک دەستم کە کەسایەتی زۆر بەخشندەیە لە بەخشندەیان نمونەی لە کوردستانە زۆر کەمە و من ئەمەوێت کە بڵێم لە هەڵەبجەیشە وەکو شارەکانی کە خەڵکێکی بەخشندە هەیە ژیانی بەو جۆرەیە بە حاجی میرزا تۆفیق لە دووتۆی کتێبێکا کە باز لە ژیانی ئەو کەسایەتێکە تیراژی 1000 دانێ لێ چاپ کراوە. بێگومان ئێمە کەسایەتی گەورە گەورەمان هەیە لە مێژووی دوور و نزیکی کۆمەڵگەکەمانە. کەلتوری ئێمە زۆر دەوڵەمەنە، فەرهەنگمان، ترادیسیۆنمان، ئەوەی گرنگە ئێمە بتوانین سەر لە نوێ ئەوانە بناسێنەوە بەنەوەی داهاتومان. بەڕای من ئەرکی هەرە گەوری ڕۆشنگەران و نووسەران و ڕۆژنامەنووسانە و ئەرکی ئێمە وەکو قەڵەمبەدەستان و هاوشاریان بتوانین هەر یەک لە شارەکانی خۆیەوە بتوانێت کۆمەڵگەکەمان بخاتەوە سەر سکەی ئەو کۆمەڵگەی کە داهاتوو پێویستێتی. شێوەکارانی باشووری کوردستان پێشانگەیەکی هاوبەشیان لە تاران کردەوە، ئەمەش بە مەبەستی تێکەڵکردنی کللتورەکان و پتەوکردنی پەیوەندی نێوان هونەرمەندان. بینەرێکی زۆر باش و لە ئاستێکی زۆر باش هاتن بەرەو ڕوومانەوە بە خۆشحاڵێکی زۆرەوە، ینی کۆمەڵێک پرسیار و ڕاو و ئاڵوگۆڕ دروست بوو. ڕەنگە سەرەتایەک بێت بۆ پەیوەندیشی گەرم و گۆڕ لە بینی شێوەکاران کە هەبێت و بەردەوام بێت. ئۆرکێسترای کۆیە بە فەرمی ڕاگەیەندرا. ئۆرکێستراکە لە 52 ژەنیار پێک هاتووە کە 42یان ئامێری ڕۆژئاوایی دەژەنن و 10 کەسی تریان ئامێری ڕۆژهەڵاتی. ئامانجی ئێمە لە دروستکردنی ئۆرکێسترا ئەوەیە کە بە شێوازێکی تر بە فۆرمێکی تر ئێمە میوزیکی شارەکەمان کۆیە بهێنینە سەر ستێج، بهێنینە بەردیدی گوێگران و هونەرمەندان و هونەردۆستان کە بێگومان ئۆرکێستراش تایبەتمەندی و شێوازی دابەشکردن و فانتازیا و ئێستاتیکای تایبەت بەخۆی هەیە و پشت بەستوو بەوەی کە ئێمە لە شاری کۆیە گەنجینەیەکی گەورەی هونەریمان بۆ بەجێماوە لە پێشترەوە کە هەیە هەر لە ئاوازەکان، لە میوزیسیانی باش، لە شعری باش. ژمارەی ژەنیارەکانی ئۆرکێستراکە 42 ژەنیارە پێک هاتووە لە دوو گروپی ئۆرکێسترای ئامێرە ڕۆژئاواییەکان کە ژمارەیان 42 ژەنیارە و گروپی ئامێرە ڕۆژهەڵاتیەکان ئەوانیش ژمارەیان 10 ژەنیارە. ئامێرە ڕۆژهەڵاتیەکان پێک هاتوون لە ئامێرەکانی شمشاڵ و
زەرب و دەف و عود و تار و ساز و تر ئەوان ڕەنگێکی ترن لە ئۆرکستراکە بەڕاستی ئێمە ئەگەر بکرێ مەسەڵەن ئیشی شتی کوردی بە هەماهەنگی لەگەڵ ئۆرکسترا بکەین دەبێت ئەوان وەکو کارکتەری ئامێرە ڕۆژهەڵاتیەکان لەگەڵماندا بن. بەڕاستی ئەمە کار هەنگاوێکی گەلە گەورە و کارێکی گەورە و ڕۆژێکی مێژوویە کە بتوانین ئۆرکسترایەکی گەورە بە فەرمی ڕابگەێنین وەکو ئافرەتێک زۆر خۆشحاڵ بووم لە شارەکەم شتێکی گەورە کراوە بەڕاستی چونکە ئۆرکسترا تیپێک و شتێکی سادە نییە ئۆرکسترا کۆکردنەوەی زۆربەی ئەندامەکانە زۆربەی خەڵکەکەی کە لە دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکان دەرچووی کۆلێژی هونەرە جوانەکانی تێدا خۆ گرتووە. دوو گەنجی شاری دهۆک نامەی خۆشەویستی نێوانیان بە شێعر دەنووسن و دەیکەنە کتێبێک. ئەم دوو گەنجە ئێستا هاوژینی یەکترن و کتێبەکەیان بە چاپکەیاندووە. کتێبەکە لەلایەن ڕۆندک و ڕێڤینگ شێختیەوە نووسراوە. پارتووکە ڕێگول پێک دیدنش تێکستێت ئەدەبی و ئەتنۆفەرە دوو هەرژینۆندا ئەف کتێبە هاتیە نویسین. ئەس بژم وەکو هزر تشتێکی نییە و بەرینوکە شێ بژم دەبەری هەمی کەسی هزر تێدا نەکردە. پارتووکێکە دوقۆلیە و نۆڤەرە دوو کەس ئەو دوو کەسە هەرژین بن و نۆڤەڕۆکەوەی پێک دیدنش شێوەکی دلداری عاشقانە بەرسەوەی گودوب هەلبەست دەدەن. دەستپێکێ چاو هەزر بوومە وسڵ چێبێ هزرت من نزیکێ بین ئەس ئەدەبیاتێدا و هەڕۆسەڕیبین نویسینی و گوتاراندا هزرامە هەردووکابی دەستپێکێ مە بۆ ئێک و دوو تشێکی هەزر نویسا هزر بوومە چێبی و ئەم بەردەوام بن و تشتێکی بنویسن تا گرتەوێ تابارەیک و ببیتە پارتووکێک. زۆر جار ڕێکەوت بابەتی گرنگت بۆ دروست دەکات. هەندێک جار ژیانت دەگۆڕێت، هەندێک جار مێژوو دەنووسیتەوە. هەمووشمان دەزانین مەموزین ئەحمەدی خانی نووسیوێتی، بەڵام هەمومان ئەوە دەزانین کە دوا چاپی هەورامی لە کتێبخانەیەکی ئەڵمانیایە. سدیق بابایی بەڕێکەوت لە کتێبخانەکە ئەم کتێبە تەمەن 173 ساڵە دەبینێت و دەکەوێتە لێکۆڵینەوە و کۆکردنەوەی زانیاری. مەموزین بە هەورامی بە چاپ دەگەێنێت و بڵاوی دەکاتەوە. خاتون وات ومام مرحوشت نیان عجب هی عجب من کیتوم دیان اما بجواب امیر دلریش راسشان واتن آقلان پیش رازشان مقبول او نکوکاران زنو اسب و شیر وفا نداران باز اما و راز خاتون و ضرور من کیتوم دیان ماچی بی دستور من ناوم صدیقی باباییە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەورامان شاری پاوەم ماوەی زیاتر لە 20 ساڵە بەهۆی گرفتی سیاسی لە شاری لە دەوروبەری شاری بۆنی ئاڵمان نیشتەجێم نووسراوەکانم لێرە و لەوێ وەکو مەطلب لەسەر مەسەلە پەیوەندیدارەکانی سیاسەتی ڕۆژ بڵاو دەبنەوە.
ئاخرین هەنگاوێک کە هەڵم گرتووە بە چاپگەیاندنی مەمی ئالان یا مەموزینە بە شێوازی هەورامی ئەم کتێبە لە ناوەندی ئارشیوی ئاڵمان لە بەرلین من دیتمەوە نزیک بە 173 ساڵ لەوە پێش لە لۆڕستان کەسێک بە ناوی میرزا ئەم کتێبەی هێنابووە سەر نەزمی گۆران یا بەواتەیەکی تر هەورامی. ئارتۆر کرینستیانزن ژیاری 1875 تا 1945 ڕۆژهەڵاتناس سەبارەت بە مەموزین دەڵێ مەمی ئالان 1000 ساڵ پێش عیسا پێغەمبەر لە نێو ملەتە ئاریەکاندا هەبووە. مامۆستا ئەحمەدی خانی بەو کارە مەزنەی کە کردی ئەوەندەی تر نرخی مەموزینی بردەسەر بەوەی کە هات بیری نەتەوەیی لێ زیاد کرد و لە کۆلتوڕێکی وێژەیی بە نرخی کوردی زیاتر بردیە سەر. لە خۆشترین کاتەکانی ژیانتدا لە کاتێکدا دڵتەنگ دەبیت میوزیک دێت بەهاناتەوە ئەوجا یا خەمەکانت دەڕەوێنێتەوە یا دڵخۆشترت دەکات. یەکێک لە ئامێرە میوزیکیەکانیش کەمانە کە پێویستی بە بەهرە و لێهاتووی و کۆڵنەدان هەیە تا شارەزا بیت لە ژەنینی. محەممەد ئەدیب ژەنیاری ئامێری کەمانە ئاوازدانەریشە خەڵکی شاری دهۆکە و هاوڕێی تەمەنی کەمانەکەی بووە. سال 1976 من كمين هزر بو من از دست موزیکی بکن یام شمت جهان موزیکی دا او جی امریکی گیتار هوایی من پیدا کرد بخو و متجاني بشواز عوده طبيعي كما شديدان ظاني كا چاينا يتر حدا صالح 78 نه ما وصل شهر ده كي تيبا كورال داناي از ما بشكش و تي بي مجي امريكا كمان دست يا كمين دست بيجو صالح 81 بو 1981 بو 82 بو او فتره بو رحمة تحصل قال مواقفتي برايبيجي بدر خان طه اوجي امادبو عندك كولا ده انفال رش هزر بوهات مجموعه شعرات شكر وزانا شكر وما كنا استران حتى بيرام تدرى من قدر رحمة تحسيني او برهم كوتايا برهم رحمة تحسين طيبو صالح اشتهاج سهشتنين موسيقى بشكل جهانية قالك يعني هر ملتكي موسيقى خوي هاي كلتوري خوي هاي وملت هنالي خوب كلتوري خو تنن ياسين بس جهدانا موسيقى موسيقى بياني بيت يا أوروبي بيت يا غربي بيت يا تركي بيت يا فارسي بيت يا عراقي بيتن جهدان تشتكي ترى وتكاليا موسيقى بياني كلتوري مروي دا أو باباتك ترى أبدو شيء جدانا براستي طبعا هل بتنديم رو بشتن تكل نقد موسيقى بياني قال تشتخو وك ستايل كلتوري ي ملت كرد ببرزقتن او چنا بدم راستي اما مروف استفادهش بقد جهدان بلاد بزاند بو تحليل موسيقي بو قال لك مساله هارموني بعد تشتكي زور نورمال
شێوازێکی فەرمی جارێکدی تیپا دوویکی موزیکی لای بەڕێزی ژوە بەرزانی هەدا دامەزراندن ما دیف تشتێ مەتەڵەب کردی وەک بارەگا و ستودیو و ئامیرە و پەخشینە مانگانە ئەم تشتەهی هەوادان دابینکردن ئیتروێری ما پتر حەیەوێت ما پەیدا بوو و ئەم جارێکدی ڕیە دووکی وەک تیپا دوویکی موزیکی ئەم گەشتکەینە بە ادوك ابيا ام تعامل قلبي حجم كان او ما كليجي براسي قال لك معاناه ما بيدا وقت تيبا دوكي يعني كمساله دارين بون هند كاس ما ببقري دون احتمال كاسنات جبلي مساله فنيه موسيقى كارك مستوى چند چدينا بس نتيجه تمرينه ونتيجه مانديبونه قال لك امشان خدمه بيدا كو افريكا هر عدد كم چينه جدس 5 مليار دو بڕگەی بەرنامەکەمان دەربارەی مۆزەخانەیەەکە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست خاوەنی چەندەها شوێنەواری مێژوویە، بەڵام زۆربەی گوازراونەتەوە بۆ مۆزەخانەکانی ئەوروپا. یەکێک لە بەناوبانگترین و کۆنترین شارستانیەتەکانیش فرعونیەکان بوونە. هەر بۆیە مۆزەخانەی مونشنی ئەڵمانی بەشێکی تایبەتی بۆ شوێنەوارەکانی تەرخان کردووە. لە سەدەی هەژدەوە شوێنەوارەکانی جیهان کۆ دەکاتەوە. بەخێر هاتن بۆ مۆزەخانەی نێودەوڵەتی میسری لە شاری میوشن. من ناوم ڕۆکسانە بێکە. وەکو ڕاوێژکار لێرە کار دەکەم و زۆر خۆشحاڵ دەبم ئەگەر ئەم پێشانگای جوانەتان بۆشی بکەمەوە. هەموو پارچە گرینگەکانمان لێرە کۆ کردوونەتەوە کە هەر یەکەیان بە ناوەڕەسەنەکەی خۆیەوە تۆمارکراوە و بە ناوی مۆزەخانەی نێودەوڵەتی میسری لە شاری میوشنن. پارچە بە نرخ و کۆنەکان لە دوو هۆڵی سەرەکیدان. ئەم مۆزەخانەیە لە ژێر زەوی دروستکراوە و لە دەرەوە هیچی دیار نییە، وەکو سروشتی ڕەسەنی خۆی. خاڵی سەرنجڕاکێش لای میسرێ کۆنەکان هەبووە. گرنگترینیان کولتوری ژیانی دوای مردن و چۆنیەتی پاراستنی شوێنەوارە تا ئێستا. مێژووی میسرەکان دەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ پێش و لە هیچ حکومڕانیەکی جیهان و مێژوودا شتی وا گرنگ نییە کە تا ئێستا بەم شێوەیە مابێت. Der bayerische König Ludwig I. شانشینی بایر لودڤیکی یەکەم لە کاتی دەستنیشانکردنی وەکو میری بایر هەستا بە کۆکردنەوەی پارچە شوێنەواریەکانی میسری و کڕینیان و هێنانی بۆ شاری میوشن، چونکە خۆی زۆر بە میسر سەرسام بوو لەگەڵ کۆمەڵە شوێنەوارێکی ڕۆمان و یۆنانیەکانیش. مۆزەخانەیەکی گەورەی لە ساڵی 1848دا دروست کرد و پارچە مسریەکانی لە ریزی پێشەوەدانا. بەڵێ ئەم پارچانە هەمووی لەو سەردەمەدا کردراون و بۆمان ماونەتەوە، وەکو ئەم پەیکەرە سوورەی لە پشت منەوە دەیبینن.
Wir haben sehr viel Kunst. لە شارەکەماندا ناوەندی هونەری و کللتوری زۆرن بۆیە بەر لە 5 ساڵ ئەم باڵەخانەیەمان دروست کرد و بە شێوەیەکی زانستیانە مۆزەخانەی بسڕیمان هێنایە ئێرە ساڵانە زیاتر لە 100,000 میوان سەردانمان دەکەن و خۆشحاڵ دەبین ئەگەر ئێوەش بە تایبەت لە داهاتوودا میوانمان بن.